جەماعەت ئێستا ئەگەر ئەزێر نەبێ دەنگمان هەیە یان نییە؟ سڵاوتان لێبێ. کەس هەیە دەنگمان ببیستێ؟ هەستەکەم ئێستا مایکەکە ئیش بکات ئەگەر کەسێک هەبێت ئاگادارمان بکاتەوە. هەیانیسە دەنگ هەیە. الحەمدولیللا الحەمدولیللا. زۆر باشە ئەزیزانم، دەستان خۆش بێ. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا و بەرەکات. سڵاو لە ئێوەش بێ ئینشاڵڵا. بمبورن نازەم وەڵاهی ئەم ماوەیە تۆزێ وردەکاریەکانمان مەزبوط نین، گردنمان ئازاکەن. زۆر باشە، قەلبتان ساغ بێ یا ڕەبی. ئینشاءڵڵا هەموو لایەکتان ساغ و سەلامەتە بن. بەڵام تخوا پرسیاری دووبارە زۆر مەکەن با کێشەمان بۆ دروست نەبێت، بەشم بتوانین بە وردی وەڵامی هەر هەمووتان بدەینەوە ئینشاءڵڵا. باشە بە قوربان. ئینشاءڵڵا ئێستاکانە وەڵامی پرسیارەکانتان یەک بە یەک ئەدەینەوە بۆ ئەوەی ئینشاءڵڵا دڵتان ئارام بێ و بتوانن ئەو پڕکردنەوەی کە کردووتانە لێوەی دڵنیا ببنەوە ئینشاءڵڵا. بۆیە پەلە مەکەن، پرسیارەکانتان هێواش هێواش بکەن، ئینشاءڵڵا یەک بە یەک جوابتان ئەدەینەوە. دەستخۆشی بۆ هەموو لایەکتان کە لەگەڵمانن. سڵاو لە ئێوە، سڵاو کە ئەڵێن دەنگمان هەیە، الحەمدولیللا کە گوێتان لێمانە. بۆ تەلارسازی لە دهۆک 92.1 ئەگەری هەیە ئینشاءڵڵا بە نسبەی 165 بۆ هەفتە بە پشتیوانی خۆی گەورە. شیکاریی کەلار دادەبەزێت زانکۆڵاین و پارالێل چەند دەرەجە؟ وەڵاهی ئینشاءڵڵا ئومێدەکەین دابەزێ، بەڵام تەوەقعی هەر دابەزینی 1-2 دەرەجەیەکەکەین، 1 دەرەجەیەک زیاتر نا، بەتایبەت کە گەرمیان بووە بە زانکۆیەکی تایبەتی پۆلیتەکنیکی تۆزە کاریگەری هەیە. بەڵێ بەفریخانە لە مامۆستا بێ زەحمەت پرسیارێک 72 پەروەردەی کیمیا وەرم ئەگرێ لە هەولێر ئەفەن لە سلێمانی ئەوەی بەفرین خان پەروەردە کیمیا لە سلێمانی ساڵی پار تەقریبەن 7.431 وەرگرتووە. بەڕێزش دەڵێ 72 هەیە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە هیچ کێشەیەکێ بۆ دروست نابێ. تەلار سڵاو 79.6 علوم کیمیا وەرەگرێ لە هەولێر. وەڵاهی ئەگەری هەیە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە بگاتە ئەو ئاستە و کەمێک داببەزێت. نەواز مقداد دەڵێ 86.9 هەندەسەی شارستانی سەلاحەدین وەری دەگرێ، ئەگەری زۆر کەمە لەبەرەوەی ساڵی پار تەقریبەن 90 وەرگرتووە. بەفرین خان وەڵاممان دایەوە وتمان 72 ئەگەری هەیە ئینشاءڵڵا. عەفوەن پرسیارەکەت گۆڕیوە ئەڵێی چ بەشێک باشە بۆی. ئەگە هەڵە نەبم بەڕێزت لە سلێمانی بووی، لە سلێمانی ئەو بەشە تەقریبەن طوبیەکان هەندێکیان پەرستاری و شیکاری و دەرمانسازی لێ دەرکا بۆ ئەوانی کە هەمووی بە کەڵک دێ و لە تەربیەکانیش هەر هەمووی بە کەڵک دێ ئەتوانی سوودیان لێ ببینیت. بەڵێ کەلار دەڵێ تکایە تەندروستی کۆمەڵ چییە؟ بەشێکی باشە. بەڕێزم تەندروستی کۆمەڵ بریتیە لە ئەو بەشەی کە سەرپەرشتی بازاڕ و شوێنە گشتیەکان و حەلاق یان مەساج یان ئەو شوێنانە ئەکات کە ڕەبتی ڕاستەوخۆی بە تەندروستی خەڵکەوە هەیە، لە ڕووی پێدانی ڕێنمایی، لە ڕووی چاودێریکردنی پاک و خاوێنی، لە ڕووی ئاگادارکردنەوەی خەڵک لە کاتی بڵاوبوونەوەی پەتاو نەخۆشیەکان، سەرپەرشتیکردنی تەندروستی گشتی خێزانی، یان لە کاتی بڵاوبوونەوەی پەتاکانە لێدانی ڤاکسین و ئەو بابەتانەش ئیشی ئەوانە و بەشێکی باشە. مامۆستا نمرەی 64.78 ئەگەری هەیە لە پەیمانگەی پۆلیتەکنیکی سلێمان بەشی ژنان و مناڵبوون بە پاراڵێل یان ئێواران وەربژێت. ئافرەتان و لەدایکبوون لە سلێمانی
72.8 بۆ زانکۆڵینەکەی بۆ 69.00 بۆ پارالێلەکەی، بەڵام بۆ ئێوارانەکەی لە بەرەوەی دەرەجەی نەبووە. ئەگەرێکی کەمی هەیە ئینشاءڵڵا استفادەی لێکەن و ئەتوان وەربژێن. میان مازن ئەڵێ مامۆستا سروود ئەگەری سەدا چەندە لە پەرستاری بە پارالێل وەرگیرەم پار 90.2 ئەمنیش ئەو ساڵ 90.2 هەیە و کچیشم 175 کچە لە هەولێریشم پارێزگام. وەڵڵاهی ئەگەرەکان باشن ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە، هەرچەندە من پێم وایە بەهۆی داواکاری زۆر لەسەر پەرستاری ڕەنگە بەو شازەدا نەبەزێت، بەڵام ئەتوان بڵم ئەگەری تا 160 بۆ 65 هەیە ئینشاءڵڵا وەربژێت. سڵاو لە تۆش، ئەزیەت نەبێ لەگەڵ یەک حرەکەیەکە شتێکە ڕوا نۆزیمانەوە. ئەزیەت نەبێت پەیمانگەی تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری یان کۆلێژی ڤێتەرنەری باشتر لە ڕووی دەرفەتی کار. من پێم وایە ڤێتەرنەریەکە باشترە. مامۆستا بێزەحمەت 71.5 علوم کۆمپیوتەر وەرەگرێ لە سلێمانی یان هەڵەبجە یان گەرمیان. لە سلێمانی ئەوە ئەکید زەحمەتە، بەڵام لە هەڵەبجە سلێمانی 81 بە 75 پارالێلەکەی، گەرمیان 63 و هەڵەبجە 62، بۆیە ئەگەری وەرگرتنی لەوان زیاترە لە هەڵەبجە و لەوانە نەک لە با بڵێن سلێمانی. باسی فەرمی ڕاستەوخۆ بکە بڕوا ئەکرەم ئەڵێ بەڕێزم. فۆرمی ڕاستەوخۆ بریتیە لەو فۆرمەی دوای گەڕانەوەی ناوی زانکۆڵاین تەوزیع ئەکرێت کاتێک کە بەشێک کورسیەکانی پڕ نەبۆتەوە داوای وەرگرتنی تەڵەبە ئەکات، بۆ نمونە بێ ئەو کورسیانی کە ماوەتەوە تەڵەبە وەرەگرێت. بۆ نمونە قسمێک داوای 100 تەڵەبەی کردووە بەڵام 80 تەڵەبە بۆی چوونە، کەواتە 20 کورسی بەتاڵی هێریە، ئەو 20 کورسیە بەتاڵە بە فۆرمی ڕاستەوخۆ پڕەکاتەوە. جا ئەو کاتێکە بە فۆرمی ڕاستەوخۆ پڕی کردەوە دووبارە مونافەسەی دەرەجە دروست دەبێتەوە بەپێی ئەو فۆرمانی کە تەقدیم ئەکرێت هەتا ئەو 20 کورسیە پڕە بێتەوە. باسی 70.5ەکەمان کرد علوم کۆمپیوتەر وتمان لە سلێمانی زەحمەتە، بەڵام لە گەرمیان و هەڵەبجە ئینشاءڵڵا وەرەگرێت. سەلام عەلەیکوم مامۆستا گیان. مامۆستا دوای ئەوەی ناوم هاتەوە ئەتوانم فۆرمەکە هەڵبۆشێنم و تەحسین معدەل بکەم؟ بەڕێزەکەم نەوەڵا ناتوانیت بە هیچ شێوەیەک کە فۆرمت پڕ کردەوە داخلی زانکۆڵاین بووی تەواو ناوت بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە بۆت نییە جارێکتر بگەڕیتەوە پۆلی 12 67 هیچ بەشی کۆمپیوتەر وەردەگرێ لە هەولێر بەڕێزم. 67 تەنها ICT وەردەگرێ بە پارالێل ئەگەری زۆرە، یان سیستمی زانیاری لە پەیمانگە کە بەشیشی نیچە ئایتیە. ئایا پەرستاری ئەگەری چەندە لە هەولێر بە نمرەی 91.6؟ ئەگەرێکی باشی هەیە ئینشاءڵڵا بە نسبەی 165 تا 70 لەبەرەوەی ئەگەری دەرەجە دابەزینمان هەیە. هێرین ئەڵێ 89 کولیەیشی کاریوەری دەگرێ، یعنی ئەگەرە توان بڵێن تا 160 ئەگەری هەیە بۆ وەرگرتن ئینشاءڵڵا. شاراوشێر ئەڵێ ئایا هیچ معلومات هەیە لەسەر ژمارەی کورسی ئەو ئەگەرانەی باسی زیادبوونی کورسی پارالێل دەکرێ و دەڵێن شۆک ڕوودەدا ڕاستە؟ وەڵڵاهی نازانم باسی چ شۆکێکەکەی. دەنگۆ هەیە لە زیادکردنی کورسی، وەکو دەنگۆ منیش بیستومە، هەرچەندە ئەمڕۆ لەگەڵ سەرێک بەشێکی بەڕێزە قسەمان کرد باسی ئەوەی کرد کە زیاد کراوە، بەڵام وەکو فەرمی تا ئێستاکانە هیچ شتێکم بەرگوێ نەکەوتووە. بۆ بە حەقەتش ئەگەر ئەو ژمارانەی کە باسەکرێت زیاد بکرێ بەڵێ بە ئەکیدی شۆک ڕوودەدا. بەڕێزم وەکو وتمان هەر کەسێک
زانکۆڵایینی پڕ کردەوە، جارێ دیکە ناگەڕێتەوە بۆ سیستمی پۆلی 12 و بتوانێت جاری دیکە دابنیشێتەوە و دەرز بخوێنێت. باشە بەڕێزم، باسی فەرمی ڕاستەوخۆشمان کرد. فەرمی ڕاستەوخۆشمان باس کردووە و کاکە براو ئەکرەم 600 هەولێر هیچ بەشێکی کۆمپیوتەر وەری دەگرێ، وتمان تەنها ئەگەر ICT بە پارالێل ئەگەری هەیە. عەبدوڵڵا حەسەن ئەڵێ سەلام کاک سروود، دەست خۆش، ماندوو نەبی لەگەڵمان. 95.979 لە چی وەردەگیرێ خەڵکی سۆرانە؟ کاکە عەبدوڵڵا گیان سڵاوی خوای گەورە لێبێ ئەزیزم، سوپاستان ئەکەین. سوپاس بۆ ئێوە کە لەگەڵ ئێمەیان، دەستان خۆش بێ. بەڕێزم 95.976 ئەگەری زۆری دەرمانسازی هەیە لە هەولێر ئینشاءالله، و هەروەها ئەگەری پزیشکی ددانیش پێشێکە لە ئەگەرەکانی ئینشاءالله. 86.9 نەفر لە سەلاحەددین یان IT وەری دەگرێ. بەڕێزم وەکو پرۆگرامسازی نەخێر وەری ناگرێ، بەڵام IT لە کۆلێژی زانست ئەگەری زۆرە بۆ وەرگرتن، و لە زانست نەوتیش ئەگەر هەڵە نەبم کێشەیەکی وای نییە، دەرەجەکەی هەر لەو دەوروبەرەیە. ئەگەر دڵنیا ببمەوە نەوت لە هەولێر نییە، لە سۆران ئەندازیاری نەوت 80.36 وەرگرتووە، و لە کۆیە نەوت 79.36 وەرگرتووە. لە هەولێر کیمیا و پترۆکیمیا هەیە، ئەویش کیمیا و پترۆکیمیا ئەگەر هەڵە نەبم لە سەلاحەددین 86.861 وەرگرتووە، کە نزیکە لەو کۆنمرەی بەڕێزت پرسیارت لەبارەی کردووە. باشە، ساناگۆڵ دیارە پرسیارەکەی ڕێژ کردوێتەوە. مامۆستا کۆلێژی دەرمانسازی هەولێر پارالێل لە چەند دەوەستێت؟ پارالێلی هەولێر دەرمانسازی ساڵی پار 95.667 بۆ تەوەقوعی 95 و شتێک خواردترەکەین ئینشاءالله. باشە، مامۆستا تاکەی زانکۆڵاین هەیە ئەم شەو بەزەوت 1 ساعت و 6 دقەی دیکە کۆتایی دێت، بە دەقیقی 1 ساعت و 6 دقەی دیکە کۆتایی بە زانکۆڵاین دێت تا ساڵی داهاتوو زەحمەت بکرێتەوە. 95.2 لە هەولێر ئەگەری چەندە بۆ ئەسنان بە زانکۆڵاین و پارالێل؟ وەڵای تەوان بۆ پارالێلەکەی ئەگەری زۆر باشی هەیە، بۆ زانکۆڵاینەکەشی ئەگەری هەیە، بەڵام کەمترە لە پارالێلەکە. سڵام مامۆستا، دەتوانین دوای 2 ساڵ بیکەیت بە تەحسین معەدەل؟ وەڵڵاهی معلوماتی بەو دقەتەم نییە، وا باشترە لە تەربیە پرسیار بکەیت، چونکە ئەو حاڵەتانە یعنی شتی وا دروستە بێت کێشەیە، باشترە لە تەربیە پرسیار بکەیت ئەگەر فۆرمت پڕ نەکردێتەوە. مامۆستا بەزەحمەت باسی کرد تێ نەگەیشتم. ژنان و منداڵبوون بە پارالێل نمرەی 64.78 وەردەگرێ؟ زۆر سوپاس. بەڕێزم، سەبارەت بە ئافرەتان و لەدایکبوونیان ژنان و منداڵبوون لە سلێمانی باسی ئەوەمان کرد 72.857 زانکۆڵاینەکەی بووە، پارالێلەکەشی 64 بووە، 69 بووە .004، یان بڵێ تقریبا 69. ئەگەری هەیە لە ئێوارانەکەی ئەگەر هەی بێت لە سلێمانی بۆ ئەم ساڵ. نمرە دادەبەزێت ئینشاءالله بە شتانی خوای گەورە، ئەگەری دابەزین نمرە لە چەند پۆینتێک تاکو 2 نمرە ئەبێت ئینشاءالله بە شێوەیەکی گشتی. سڵام مامۆستا گیان، ئینگلیزی پەروەردەی بنەڕەت
ئەگەری چەندی هەیە لە زانکۆی ڕاپەڕین خۆم خەڵکی ڕانیم. سوپاس بۆیەوە زۆر ماندوو بوون لەگەڵمان. خوددا سەرکەوتوتان کە عەزیزم، خی گەورە سەربەرز و سەرفرازتان بکە. وەڵاهی پەروەردەی بنەڕەت ئینگلیزی ئەگەر سێری بکەین لە ڕاپەڕین 71.6 بووە تقریبا نتوان بڵێن 70 بوو بەسەرەوە ئەگەری وەرگرتنی ئینشاءڵڵا. پاراڵێوی 66.2 ئێوارانیشی 58.051 بووە، بەڵام بە ئەگەری زۆر دەوروبەری هەفتە ئینشاءڵڵا وەرەگرێت. ڕەیان کوردیش: مامۆستا من گوێم لێ بووە کە یەکەمی تەندروستی گشتی لە شێخان بەرز دەکرێتەوە کۆلێجی پەرستاری و یەکەمی تاقیگەی نۆژداری و پەرستاری هەر لە شێخان بەرز دەکرێتەوە توبعام. ئەمە ڕاستە؟ بەڵێ بەڕێزەکەم، زۆر ڕاستە. ئەوانە بەرز دەکرێنەوە بۆ توبعام و ئەویش بەرز دەکرێتەوە بۆ پەرستاری. مامۆستا من لە ئینگلیزی دەتوانم بگۆڕم بۆ یاسا. معدەلم لە پۆی 12.85 بوو. ئایا بە زانکۆڵین دەبێت یاخود بەس بە پارالێل؟ بە پارەکەی چەندە؟ بە پارالێل. بەڕێزم ئەگەر لە سلێمانی بیت زیاتر بە پارالێل شمولی ئەو دەرەجەیەکە بۆ یاسا، و ئەگەر بتەوێ دابەزاندن بکەیت پێویستە کۆنمرەکەت وەرگیرا بێ. ئەو بە پارالێلیش ئەگەر هەڵەنە بەم 2 ملیۆنە پاشداش کامل کراوە بە 1,100,000 دینار. زۆر سوپاس بۆ ماندووبوونەکانت و جوابدانەوەی پرسیارەکانمان. زۆر سوپاس ئیمان خان، لە خزمەتین. ئەوەنەی خی گەورەی ئینشەڵڵا تاقەتمان بدا هەوڵدەین لە خزمەتتان نابین. پێمان خۆش ئێوەش هاوکارمان بن. ئەوەنە ڕوو لە سەنتەرەکان و لە شوێنەکان مەکەن، هەوڵدان لە یوتیوب لە ئینتەرنێتە بە شێوەیەکی گشتی ببن بە مامۆستا. ئێوەش ئەو خەڵکانە ڕێنمێنی بکەن کە ئێوە خۆتان ئیمساڵ بینیتان چۆن بوونە و هەوڵدان بۆ خۆتان لە ماڵەوە فۆرمی زانکۆڵین پڕ بکەنەوە، زانیاری باش پێیا بکەن، کارێکی وا بکەن بە 2 ساڵی داهاتوو ئینشەڵڵا کەس ئیشی بە سەنتەرەکان نەمێنێ. هیوادارین هەموو قوتابیان و خوێندکارانی ئازیز لەگەڵمان بن بۆ ئەوەی بتوانین هەمومان بەیەکەوە ئەم سیستەمە کە سیستەمێکی عەدالەتی باشی تایە بمێنێتەوە و وابێت زیاتر پەلەی پێ بدەین. دەستان خۆش بێ. سوپاس کە ئێوەش لەگەڵمان بوونە تا ئێستا. پینک: مامۆستا ئایتی باشترە یاخود وەرزش؟ وەڵڵاهی جا ئەوە ئایتیش گومانیتیان نییە، حتمەن دەبێت ئەو باشتر بێ. زێباری ماشەڵڵا لە کۆمەڵێک کۆمنتی دووبارەیە ئەڵێ مامۆستا من لە ئینگلیزی دەتوانم بگۆڕم بۆ یاسا. معدەلم پۆی 12.85 بوو. ئایا بە زانکۆڵین دەبێت یاخود بەس بە پارالێل؟ پارەکەی چەندە بە پارالێل؟ بەڕێزم هەروەکو پێشتر وشتمان ئەتوانیت هیچ مشکلەیەکت نییە بۆ مەرجی کۆنمرەکەت شمولی بکە. ئەگە بە زانکۆڵین شمولی بکات ئەو هیچ پارە نادێت. ئەگەر شملی نەکە ئەو بە پارالێلە و نرخەکەشی ئەگەر هەڵەمە بە 1,100,000 دوای داشکان دێن. ڕەیان کوردی ئەڵێ مامۆستا 90.7 پەرستاری زانکۆی سلێمانی ئەگەری هەوەرگیرێت یان ڕاپەڕین؟ وەڵاهی جا بۆی ڕاپەڕین ئەگەری زیاترە، بۆ سلێمانی کەمێک ئەگەری کەمە بۆ وەرگرتن. ئەو بەڕێزە ماشەڵڵا کۆمنتەکانی هەمووی بە یەکجار کۆپی پێیست کردوێتەوە ماشەڵڵا. نۆبەدی ئەڵێ سڵاو مامۆستا، دەتوانین دوای 2 ساڵ بیکەیت بە تەحسین معدەل؟ وەڵاهی ئەزیزەکەم وەبزەم هەر بەڕێزیش دوو پێشتر پرسیارت کرد. ئەوەنەی من بزانم تەحسین معدەل کێشە دروست ناکات، بەڵام باشترە بستنە تەربیە، لە تەربیە دڵنیا ببنەوە لە ئیشەکە. ئەو معلوماتە دەقیقە 100% نییە دوای 2 ساڵەکە ئایا ئەتوانێت کە بیکاتە تەحسین معدەل یاخود نا. بەڵێ ئەگەر بەشێک بۆم هاتەوە بەڵام بەدڵم نەبوو، ئایا دەتوانم نەیچم و بۆ ساڵی داهاتوو دووبارە فۆرم پڕ بکەمەوە؟ کاکە ئیبراهیم گیان ئەتوانی دابەزین بکەیت بۆ ساڵێک لە خۆتە فەوتێنیت، ینی دابەزاندن هەیە. ئەگەر بەشەکە طبعاً ئەگەر بەدڵت نەبوو بۆ لە لیستەکەیە لە هەڵبژاردنەکانە دادنا، ئەگەر دادنا و هاتەوە بەدڵت نەبوو ئەتوانی دابەزین بکەیت بۆ ساڵێکی تەمەن ئەفەوتێنیت.
بەپێی دەرەجەکە لە شێ وەرگیراوە ئەتوانی دابەزاندن بکەیت هیچ مشکلێکت بە دروست نابێ ئینشاءڵڵا بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ بۆ ساڵی داهاتووش ئەتوانیت بەڵام بۆ مەرجێ هەوڵدا ئەو شوێنێکە ناو دەیاتەوە ڕەش بکرێتەوە و با بڵێین ناوت لەوێ نەمێنێتەوە نابزانین باشە ئەفنان محەممەدەڵی مامۆستا بێ زەحمەت 72.942 کۆلێژی زانست فیزیای پزیشکی وەرم دەگرێت بەڕێزم ساڵی پار 79 وەرگرتووە بۆ ئەم ساڵ ئەگەرەکەی تا ڕادەیەک ڕەنگە تا نزیکە 75 و ئەوانە بێت بەڵام بۆ 72 کەمێک ئەگەری کەمە مامۆستا 55م هەبوو وێژەیم بە 31 بەشەوە ناردوومە ئەگەری ناهاتنەوەم هەیە وەڵاجە ئەگەر بەشەکان پەیمانگە بن و دەوروبەر بن بەڵێ ئیشەڵا ئەگەری وەرگرتنت هەیە 67 هەولێر ئەگەری هەیە چ بەشێکی کۆمپیوتەر بەڕێزەکەم وتمان تەنها ICT بە پارالێل و ئەگەریشی کەمی بۆ زانکۆڵاین هەیە جگە لەوە تەنها پەیمانگەکانە بەس پارالێل زیاد کراوە ینی مەبەستەوە تەنها کورسی پارالێل زیاد کراوە زانکۆڵاین زیاد نەکراوە وەڵاهی جا ئەوەیان ناڵێم هەواڵەکە دەقیق نییە لە لای من شتێکی فەرمی نییە نازانم وردەکارێکان چۆن ئایا زانکۆڵاینە ئایا پارالێلە ئێوارانە چ کورسێک زیاد کراوە زیاد نەکراوە معلوماتی دەقیقم نییە بەداخەوە ڤیڤێن ساڵەیە 96.7 طبعامی هەولێر ئەگەری چەندە وەڵاهی هەتا ڕادەی 170 ئەگەرە دەم ئینشاڵڵا بۆ ئەو دەرەجەیە وەربگرێن ساناخان باوەڕ ناکەم بە مۆبایل هیچ کێشەیەک دروست بکە ئەوەنەی معلوماتم هەبێ هەرسەمێ ئەڵێن ئەوانەی بە مۆبایل تەماشایان کردووە یەک دوو کەس کۆدەکەیان قفڵ بووە بەڵام من شتی وام بە فەرمی نەبیستووە و باوەڕ ناکەم هیچ کێشەیەک ئینشاڵڵا دروست بێ بەتایبەتی دوای ئەوەی کە سیستمی زانکۆڵاین داخرێت ئەتوانیت تەماشای ئەوە بکەی کاتێککە نەتیجە هاتەوە هەر لە مۆبایلەوە وەری بگریتەوە 86.6 ئەگەری ئەندازیاری سیستمی زانیاری هەیە بودن وەڵاهی ئەگەرەکەی هەیە بەڵام ئەگەری دەوروبەری 160 باوەڕ ناکەم لەوە زیاتر تێپەڕێ 58م هەیە بەس بە کریدیت 54,830 ئەکات بۆ IT ئەگەری وەرگرتنی لەکوێ هەیە وەڵای ئەزیزەکەم لە شەقڵاوە لە کۆیە لە سۆران بە ئەفەم بە ئێواران ئەگەری هەیە ئینشاءڵڵا بەڕای تۆ بە شەتڵیەکان چەند نمرەدا دەبەزن وەڵاهی کاکە محەممەدگیان ئەوە تۆزێ زەحمەتە من ڕاستی ئەو پەڕێکەی تەوەقعی دابەزین 1 دەرەجە بۆ بەشە پزیشکیەکانەکەم نەک زیاتر ئەو پەڕێکەی بە نزیکەیی 1 دەرەجە باشە بەڕێزەکەم تەلار ئەڵێ مامۆستا علوم کیمیا مەجالی ئەوەی هەیە کە لە مختەبەر کار بکا بەڵێ لە مختەبەر کارەکەی تەنها ئەو فحوساتانی کە تایبەتە بە کیمیا ئەوان ناکەیت 91.2 ئەگەری پەرساری چەندە لە هەولێر ئەگەرەکەی هەتا نزیکەی 170 هەیە ئینشاءڵڵا معدەلی سەیدەلی لە دهۆک دێتەوە بە کۆنەوەی 82 زۆر سوپاس دەستخۆش مەعهەد سەیدەلی لە دهۆک وابزانم هەر لەو دەوروبەرانەیە ئەگەر هەڵە نەبم بەڵام با دڵنیا ببینەوە بزانین ساڵی پار 84 بووە بۆ ئەم ساڵ 82 ئەگەری 160 بۆ 65 بێت ئینشاءڵڵا باشە
ئەگەری هەیە ئەمساڵ دەرەجی زۆر دابەزێ ناتەوەقعی زۆر دابەزی ناکەم بەڵام لە چەند پۆینتێک تا دوو دەرەجەیەک ئەگەری هەیە ئینشاءالله 90.7 سەیدەلەی سلێمانی وەری ئەگرێ سەیدەلەی سلێمانی بە 95.7 یعنی ئەگەرە یەکێک لە ئەگەرەکان هەتا ڕادەی 170 ئەگەری هەیە ئینشاءالله وەربژێرێت کاکە زێباری وتمان ناتوانیت ئەگەر فۆرمی زانکۆڵاین بگۆڕیت عەفوەن بۆ یاساکە بەڵێ ئەتوانی و هیچ مشکلەیەکت نییە و بۆ مەرجەی کۆنەمرەکەشم هولکە جا ئەگەر بە پارالێل بێ و بپارێ و ئەگەر بە زانکۆڵاینیش بێ ئەوە ئاسایی و هیچ مشکلەت نابێت 93.6 لە شیکاری نەخۆشەکانی سلێمانی بۆ پارێزگای وەردەگیرێت ئینشاءالله ئەوە هەتا ڕادەی 185 ئەمەری وەرگرتنی هەیە وتمان ئەگەری کەمە تەنها لە ئێوارانەکان ئەگەریی کەمی هەیە تا ڕادەی 155 بۆ 60 ئافرەتان لەدایک بوون بێتەوە 31 بەشت پڕ کردوتەوە ئەگەری هەیە ئەگەر بەشەکان نزیک بێت لەو کۆنەمرەیە کە هەتا بەڵێ لە ئینگلیزی توانی بیگۆڕی بۆ یاسا بۆ مەرجەی کۆنەمرەکە شمول بکات جا بە پارالی بێ زانکۆڵایە 77 ئەگەر هەیە بۆ علوم کیمیا وەڵاهی ئەگەر بە پارالێل زەحمەت بۆ دەرەجێ دابەزێ علوم کیمیا تەوەقعی ئەو دابەزینە زۆرەی لێ ناکەین بۆ مەحەد سەیدەلیەکە وەڵامماندایەوە ئەوەی 58ەکە وەڵاممان داوەتەوە وتمان لە دەوروبەر ئەگەری وەرگرتنی هەیە مامۆستا من لە ئینگلیزی دەتوان بگۆڕم بەوەی وەڵامماندایە بەڕێزەکەم بەڵێ ئەتوانیت دەتوانیت دوای 2 ساڵ بچیت بە تەحسیل معەدەل وتمان سەردانی تەربیە بکەی باشترە باوەڕ ناکەم کێشەیەکە بێ بەڵام سەردان بکەی باشترە شەهادەی بەشی ئینگلیزی کۆلێژی زمان بەرزترە یان کۆلێژی پەروەردە وەکو شەهادە دەقیق دیار نییە لەوەری پەروەردە ئێستاکانە مشکلەی ئەتوانێ ئەفەن زمان ئەتوانێت پەروەردەش بڵێتەوە دوای خولێکی شاندنی 6 مانگە لەبەرەوە هەستەکەم زمانەکە وەکو شەهادە بەرزتر بێ بەڵام وەکو دەرەجات پەروەردە بەرزترە ئەوانەمان جواب داوەتەوە لانەخان هەفتەیەک تا 10 ڕۆژ دوای داخستنی زانکۆڵاین ئینشاڵڵا ناوەکان ئەگەڕێتەوە خاتوون ئەو کۆنمرەیە بۆ ئێوارانی ئافرەتان لەدایکبوونی سلێمانی ئەگەری 155 بۆ 60 هەیە کە وەربژێرێت تلارخان ئێوەش سەرکەوتوو بن ئینشاڵڵا بەڕێزن دەستان خۆش بێ مەمنونین هەر سەربەرز و سەرفراز بن ئینشاءالله PSplay ئەڵێ سڵاو لە بەڕێزت مامۆستا 74 ئەگەری هەیە بۆ فیزیای پزیشکی لە هەولێر ئەگەرێکی کەمە چونکە ساڵی پار 79 وەرگرتووە مەحەد سەیدەلی لە دهۆک وتمان ئەگەری هەیە تا ڕادەی 170 سێک بەشت داناوە وتمان ئەگەر نزیک بێ لێو ئەگەری هەیە ئەوائیلی بایۆلۆجی سۆران دەچێتەوە پزیشکی گشتی بەڕێزەکەم لە هەولێرە لە سنووری هەولێرە 3 بایۆلۆجیمان هەیە لە کۆلێژی زانستکە لە کۆیە لە هەولێر لە سۆرانن لەسەر ئاستی هەر سێشان یەکەم بی جا لە سۆرانی لە کۆی یا لە هەولێری پێویستە لەسەر ئاستی هەر سێ زانکۆکە یەکەم بیت بۆ ئیبستەوە طبعاً چونکە ئەوان یەکەمی سەر ئاستی پارێزگایە نەوێ نەک زانکۆ ئەوائیلی بایۆلۆجی سۆران وەکو وتمان بەو شێوازەیە بێزەحمەت پەرستاری لە مەعهەد سلێمانی بە دەرەجەی 82.2 وەرەمەگرێ لە زانکۆڵاین بەیانیان
پەرستاری پەیمانگە بەیانیان لە سلێمانی 84.286 وەرگرتووە. ئەم بەڕێزەش معدەلی 82.2 ئەگەری هەیە، بەڵام دەبێت چاوەڕێی دابەزینی دەرەجە بکەین تا ئاستی دوو نمرە. طبعا نظام سلێمانی 97.33 بە خۆڕایی ئەگەری زۆرە ئینشاءالله. وتمان لە مای هەفتەیەک تا 10 ڕۆژ دوای زانکۆڵاوی ئینشاءالله ناوەکان ئەگەڕێتەوە. 81 ئەگەری هەیە بۆ ئینگلیزی بەشی زمانیان پەروەردە لەکوێ خاتوون؟ ئەگەر لە هەولێر بێت ئەگەری هەیە، لە سلێمانی ئەگەرەکەی زۆر کەمترە. 97.33 طبعا زیاتر سلێمان بە خۆڕایی وەری دەگرێت و ئەگەر لە سلێمانی وەرنەگیرێم لە زاخۆ ئەگەری هەیە. بەڕێزم لە سلێمانیش ئەگەری هەیە و لە زاخۆش ئینشاءالله ئەگەری ئەبێ بە پشتیوانی خۆی گەورە. مامۆستا دەرەجەی 69.7 لە کۆلێژی علوم کۆمپیوتەری هەڵابجا وەردەگیرێت یان پەیمانگەی ئایتی لە سلێمانی. لە پەیمانگەی ئایتی لە سلێمانیش و لە علوم کۆمپیوتەری هەڵابجا ئینشاءالله ئەگەری وەرگرتنی هەیە. مامۆستا ئەڵێن نمرە دادەبەزێت، ئایا بەشەکانی پەرستاریش کەم دەبێت؟ وەڵا جا ئەگەر نمرە دابەزێ بەعام کەم دەبێتەوە، یەکێک و دوای نییە، تەنها تاکوتەرا بەشەکە ڕەنگە بەرز بێتەوە، گەرنا زۆربەی بەشەکان دابەزن. بەڕێزم وەکو وتم هەموو بەشە پزیشکیەکان جگە لە پەرستاری و شیکاری و دەرمانسازی لە ناو خودی شاری سلێمانی بۆ دەوروبەریش بە پارالێل یان بە ئێواران ئەگەری وەرگرتنی زۆرە و لە هەندێک شوێنیش زانکۆڵاین. نەوەت و 3.6 پارالێلی دەرمانسازی هەولێر ئەگەری چەندە وەربگیرێ؟ تەوەقوعی نیوە بە نیوەیە ئەگەرەکان لەلام، کە دابەزینی دوو نمرە زۆرە بۆ دەرمانسازی. 72.942 کۆلێژی زانست فیزیای پزیشکی وەرمەگرێت، وتمان ئەگەرەکانت کەمە، زیاتر بە پارالێل نزیکە. ڕێیان کوردی ئەڵێ زۆر سوپاس مامۆستا، جەزاکڵڵاو خەیرەن وەجەزاکم ئینشاءالله خەیرەن. طبعا زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم کە بۆ ئەو متمانەی بە ئێمەتان هەیە کە قەدری ماندووبوونەکانی ئێمە ئەگرن، گەورەی خۆتانە. ئێمە ماندوو نابین، لە خزمەتا بین، ئەوانەی بۆمان بکرێ و توانامان هەبێ ئینشاءالله هەوڵەدەین باشترین خزمەت بە ئێوەی خۆشەویست بکەین. بەشیژان ناوبن نمرە دادەبەزێت، بەعام دابەزێتەوە، شوێنێک نییە بڵێ بێت، ئینشاءالله بەعام ئەگەری دابەزینی هەیە. nothing official ئەڵێ خودا سەرفراز بکە مامۆستای عەزیز لەگەڵ ئێوەش ئینشاءالله. زۆر سوپاس بۆ ئەو وتە جوانانەی ئێوە. بەشی ژنان و مناڵبوون نمرەی دادەبەزێت و وتمان ئەگەری هەیە ئینشاءالله دابەزێت. مامۆستا دەرەجەی 69.7 وتمان لە هەردوو لا ئەگەری وەرگرتنی هەیە. شادەی ئینگلیزی لە کۆلێژی زمان بەرزترە، وتمان ئەگەر وەکو شادە حسابی بکەین ئێستاکان ئینگلیزیەکە بەرزترە، بەڵام وەکو ڕەغبەت و وەکو نمرە پەروەردە بەرزترە. شەش دەسی وەرگێت کە لە کۆیە تکایە مامۆستا؟ بەڕێزم لە کۆیە لە مەعهەدەکان لە زۆربەیان 60 وەرەگرێ و کارجیاری کار، ئەگەر عەلمی ئایتی 90 ئەوانە زۆربەیان 60 وەریانەگرێت. نوسێ پۆین شەش وەڵاماندایەتمان ئەگەری کەمە، زیاتر بۆ پارالێل ئەگەرەکەی 155 بۆ 60 ئەو پەڕی تا 65 ئەگەر بگات. مەعهەدەکەی لە سلێمانی بەیانیان بە دەرەجەی 82 وەرمەگرێ، وتمان ئەگەرەکەی هەیە بەڵام ئەگەرێکی کەم. کاکە ژیر وەڵامی بەڕێزیشمان دایەوە، وتمان ئینشاءالله ئەو کۆنەمرەیە لە تەعام وەرەگیرێ لە سلێمانی. سڵاو بێزەحمەت پەرستاری مەعهەدەکەی لە سلێمانی بەیانیان ئەو وەڵاممان دایەوە.
سپام مەکەن با هەموو کۆمنتەکان ببینێت. دەستان خۆش بە ئەزیزەکەم، وەڵاهی ئەو وتەیە زۆر زۆر بەدڵم بوو. ناو هاتنەوە زمان هەفتە دە ڕۆژی ئەوێت. ئەوانە هەموو دووبارەیە 69 وەڵامە پێمان داوەتەوە، 58 بەکردێت. ئەوانە وەڵامی دووبارەن. هەمووی ڕۆی لەوێجەم 75.7 لە هەولێر بەشی سەرکردن بە زانکۆڵایی وەردەگیرێت. ئەگەری کەمە زیاتر بە پارالێل نزیکە لەو کۆنمرەوە. 69.4 بۆ کۆلێژی پەیوەندیگەشتیەکان و بازاڕگەری سلێمانی. ئەگەری چەندە وەرم بگرە لە ڕێزبەندی یەکەم دامناوە بۆ دانیشتووی سلێمانی. وابزانم ئەو لە کۆلێژی بازرگانییە ئەگەر هەڵە نەبم. ئەو بەشە سەربەکارژێڕی و ئابووریە یاخود بەشەکە ناوی پەیوەندیگەشتیەکان و بازاڕگەری سلێمانی. پەیوەندیگەشتیەکان و بازاڕگەری لە سلێمانی 61.2 وەریگرتووە بە زانکۆڵاین ساڵی پار. معدەلی ئەو بەڕێزەش 69ە. ئەی بۆ حسابێ ئینشاڵڵا بەبێ بنێت وەرێگریە. علوم بایۆلۆجی باشترە یا مەعهەد سەیدەلیە؟ وەڵاهی مەعهەد سەیدەلیە 2 ساڵەیە، سەریعترە گەیتە ئیشی خۆت. علوم بایۆلۆجی 4 ساڵە هەتا گەیتە موختەبەر. باشی و خراپی خۆیان هەیە هەریەکە و بە شێوازێک. 75 وێژەی ئینگلیزی وەردەگرێت لە بنەڕەت ئەگەری زۆرە. لە زمان پارالێل نزیکترە، لە پەروەردەش بە هەمان شێوە پارالێلی و ئێواران لێوێ نزیکە. ژیلیا ئەکتێنەر ئەڵێ 96.98 عام هەولێر بەخۆم لە هەولێرم. ئەگەری چەندە؟ تا ڕادەی ئەتوانم بڵێم 65 بۆ هەفتە ئینشاڵڵا ئەگەری هەیە. 94.8 پارالێل سلێمانیکەم بۆ دێتەوە. ئەگەری ئەسنان یاخود سەیدەلیەی هەیە. علوم بایۆلۆجی باشترە یان سەیدەلیە؟ وتمان هەرێکە و باشی و خراپی خۆی هەیە و دەتوانیت سوودیان لێ ببینیت. 81 بورن 81.96 ئەگەری علوم کۆمپیوتەرم چەندە؟ ئوستاز جامای ئیسلاحی وەڵای علوم کۆمپیوتەر بۆ کۆنمرە ئینشاڵڵا وەرەگیرێت. ئومێدەکەین ئینشاڵڵا وەرگیرێت، هیچ مشکلەیەکم نەبێ. بە پارالێل 71 لە ئایتی وەردەگیرێت لە هەولێر. بەڕێزم لە ICT وەردەگیرەی و هیچ بەشێکی تری ئایتیمان نییە لەو کۆنمرە نزمانە کە جگە لە علوم ئایتی کە 80 تقریبەن پارالێلەکەیەتی. وەڵام میوەبەرە زەماندایە فیتان ئەڵێ مامۆستا کۆمەڵێ بەشی دەرەجە نزمم داناوە لە چاو دەرەجە خۆم. دوایی ئەتوان بیگۆڕم بە بەشێک لە بەشەکانی فۆرمەکە. بەڵێ ئەگەر بەشەکانت پڕ کردبێتەوە یان نەکردبێتەوە بتوێت دابەزاندن بکەی، هیچ کێشەیەکت نییە. گرنگ ئەوەیە کۆنمرەکەت بەشی بکە، واتە ئەو بەشی داوات کردووە کۆنمرەکەی بۆی بگونجێ، هیچ کێشەیەکت بۆ دروست نابێ. تەوان یەک کێشەمان هەیە لە دابەزاندن، زۆرجار ئەو بەشەی ناوت لێی گەڕاوەتەوە ئەڵێ تەڵەبەم کەمە نابێ بڕۆی، واتە موافقەت ناداتێ دابەزینەکە بکەی. یان جاری وایە لایەنی بەرامبەر کە داوات کردووە ئەڵێ تەڵەبەم زۆرە، من تەڵەبەی نوێ وەرناگرم. ئەنجا ئەحتیمالە هەندێک جار ئەو حاڵەتانە توش ببێت.
ئەوانمان وەڵام داوەتەوە مامۆستا جوابی ئێمەش بدەوە. وەڵاهی کاکە ڕەنج ئەو یەکەم جارە پرسیاری جەناب ببینم، بەڵام شێشەم لەوەیە ئەوەنە پرسیاری دووبارە بێ کاتە سکرۆڵ یەکەم مەجموعەیە پرسیارمان لەدەستە چێ بەڕاستی، بۆیە داوای لێبوردنم هەیە ئەگەر ئینشاڵڵا پرسیارەکەت دووبارە بنێریتەوە، بەڵام بەخوای ئێستا هەر لێرەیە تەنها ئەگەر هەڵە نەبم یەک پرسیاری جەنابت یا پرسیاریش تر دووبارە نییە، هەمووی دووبارەیە. یعنی لەو سکرۆڵی ئێستا لە بەردەستمایە تەنها پرسیارەکەی جەنابت دووبارە نییە، گەرنا هەمووی دووبارەیە. 67.5 کیمیای پەروەردە، کیمیا پەروەردە لە سەلاحەدین 68 لە گەرمیان 65 لە سلێمانی 71 ئەگەری هەولێری ئینشاڵڵا هەیە ئەگەر دانیشتووی هەولێر بیت. ئەوانە دووبارەن. ئەمە هەمووی پرسیاری دووبارەن. حتاش پۆیندوو بەکریتەوە دەرەجێکی زۆر باشە، ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنت تا سەری 185. مانە هەمووی کاکە ڕەنج ئەو گەیشتە پرسیاری جەنابەت 78.2 بەکریدتەوە لە ئینگلیزی ئاداب هەولێر ئەگیرێمان پار ئەوە ناوتمان ئەگەری زۆرە کاکە ڕەنج. ئەو پرسیارەکەی جەنابیش بۆ کۆمەڵێک دووبارە و وەزعەکەی لێمان تێکدایەوە. ئەوانە هەمووی دووبارەیە. جاروخ ئەوە دووبارەیە پرسیارەکانی 75.7 لە هەولێر بەشی سەرکردن وەزار کۆڵایی وتمان ئەگەری کەمە کە وەربژیری. پرسیارەکان 95 بوون بە دووبارە بەداخەوە. پرسیارەکە هەمووی دووبارەیە. پرسیارێکی نوێتیانە تاوەکو وەڵام بدەینەوە. کاکە کاروانگار دەستی ئەوش خۆش بێ و جەزاکم الله خێرن ئینشاءالله بۆ ئەم ماوەیە کە لەگەڵمانە بوونە دەستان خۆش بێ یا ڕەبی. وەڵڵا کاکە ڕەنج لە بری جارێک 3 جارم جواب دایتەوە بەخوای. ئەرە وەڵڵا 78 هەیە و بۆ ئینگلیزیەکە وتمان عەیبی نییە ئینشاءالله کێشەت بۆ دروست نابێ. وەتو کۆنچۆ پرسیار هەولێر بە خۆڕایی ئەگەری چەندە؟ کاکە محەممەد سۆچی وتمان ئەگەری تا ڕادەی 165/7 هەیە ئینشاءالله. پرسیاری دووبارە نزانم ناوانە دووبارە هەمووی پرسیاری دووبارەیە.
بە 86ەوە ئەگەری وەرگرتنە زۆر کەمە بە ڕێزەکەم. لێرە زۆربەی پرسیارەکانمان بۆیە دووبارە بەداخەوە بۆیە کاتەکەشمانەوە نزیکە بینەوە لە 45 دقە خۆشحاڵ بووم کە لە کۆتا ڕۆژە 5 ساعت کاتمان ماوە بۆ زانکۆڵاین لەگەڵتانە بووم. ئینشاءڵڵا هەمووتان سەرکەوتووە بن لەو شوێنە کە دڵی خۆتان داوای کردووە هەر یەکە و ناوی ئەگەڕێتەوە و ئینشاءڵڵا لەوێشا سەرکەوتووە بن لە مستەقبەلە بە خۆشحاڵیەوە ئەتان بینینەوە لە پلە باڵاکان ئینشاءڵڵا هەموو لایەک سەرکەوتووە بن و سەبارەت بە دوایین لایڤیشم ئەمێ داوای لێبوردن بکەم دوو ڕۆژ لەمەوبەر بوو بەهۆی شۆرتی کارەبا لە مۆریدەکەمانە بەعام کە بۆ هۆستانی پاوەربانکەکەشمان بەداخەوە وای کرد نەتوانین بەردەوام بین لەگەڵتانە و لە کتوپڕێکە بەجێمان هێشتن و بۆ ئەمڕۆژ کە کۆمەڵێک جار تووشی ئەوە بووین کە خەلەلی فەنی دروست بوو دەنگمان ناگەیشت بە ئێوە وەڵا جا خاتوشایان ئەگەر ئەو هەموو پرسیارەکە دێ ناچارین جارجارە دووبارەیکەنەوە بۆی جەماعەت هەندێکیان گوێیان لێ نابێ و ئەو بابەتانە ئینشاءڵڵا هەموو لایەکتان سەرکەوتووە بن هەوڵەدەین لەم ماوەی کە ڕێستێکی بچووکە چاوەڕێی گەڕانەی ناوەکانەکەین لایڤێک تا دوو لایڤ ئەگەر پێمان بکرێت ئینشاءڵڵا بیکەینەوە لە خزمەتتان نابین هیوادارم سەرکەوتوو بن ئەو سارا خان سوپاس بۆ تۆش کە ئەو وتە جوانانت نووسیوە ئینشاءڵڵا ئێوەش سەرکەوتوو بن بە پشتیوانی خوای گەورە خۆشحاڵ بووم لەگەڵتان نابووم ئینشاءڵڵا لە نزیکترین کاتە ئەتان بینینەوە و هەر هەمووتان بەدڵخۆشی ئینشاءڵڵا سەرکەوتوو بن خواتان لەگەڵ بێ و دیدارتان